هێز عراقیەکان لە گەڕەکی مووسڵی کۆن تیرۆریستانی داعشیان لە چەند کۆڵانێکی گەڕەکە گەمارۆ داوە. سات لە دوای سات هێز ئەمنیەکان پێشڕەوی زیاتر دەکەن. ناوچەکانی ژێردەستی داعش تا دێت بچووکتر دەبێتەوە. کۆتاییاتنی داعش لەو شارە بە تەواوی نزیک بۆتەوە. وحربها صعب كلش بس احنا ان شاء الله ما يصعب علينا شيء وجاي نقاتل بالرمان شەڕەکە زۆر قورسە بە نارنجە و کۆچەکی سوک شەڕ لەگەڵ تیرۆریستانی داعش دەکەین. ئەمەش بۆ ئەوەیە زیان بە هاوڵاتیان نەکەوێت. ئەوان دوو بۆ سێ کۆڵانیان لەدەست ماوە کۆتاییان نزیک بۆتەوە. لەو گەڕەکە داعش چەند سەد مترێکی لەژێر دەست ماوە. هێز ئەمنیەکان دەڵێن لە چەند کاتژمێری داهاتوو داعش کۆتایی دێت تەواوی ناوچەکە کۆنتڕۆڵ دەکەنەوە. ساعات قليلة إن شاء الله. پشت بەخوا لە چەند کاتژمێری داهاتوو تەواوی مووسڵ کۆنتڕۆڵ دەکەینەوە. ئەوان وران ڕووخاوە توانای شەڕکردنیان نەماوە. بەشێکی کەمی ئەو گەڕەکە لە ژێردەستی تیرۆریستانی داعش ماوە، بەڵام هەزاران هاوڵاتی بەهۆی ئەو شەڕە قورسەی لە سەریانەوەیە نەیانتوانیوە خۆیان بگەینە ناوچە ئارامەکان. داعش وەک قەرغانی مرۆیی بەکاریان دەینێت. من فضل الله سبحانه وتعالى صارنا 4 أيام 5 أيام أمانة الله لا ماي ولا شرب ولا من دنس داعش النقص. ماوەی 4-5 ڕۆژە نە ئاو نەخواردن هیچمان نەخواردووە. سوپاس بۆ خوا بە سەلامەتی ڕزگارمان بوو. وجزاكم الله خير رحم الله على والديكم. الدواعش دمرونا والله الكون. داعش ئێمەی وێران کرد. ماوەی چەندین ڕۆژە لەژێر خانووەکان بووین. نەخواردن نە ئاو هیچمان نەبوو. دەیان هاوڵاتی دەوروبەری خانووەکانمان منداڵەکانیان مردن لە برسان. تیرۆریستانی داعش لەو بەشەی گەڕەکی مووسڵی کۆن هیچ ڕێگایەکیان نییە بۆ دەرباز بوون. لە هەموو لایەکەوە لەلایەن هێز ئەمنیەکانەوە گەمارۆدراون. یان دەبێت خۆیان ڕادەست بکەن یاخۆت دەبێت بکوژرێن. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.